ڕێز و سڵاوەوە بینەران و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆی ڕۆژی پێنجشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. کۆبوونەوەی خەڵکی گوندی دەژنی کامێران لە بەردەم فەرمانداریە و شارە. بەیاننامەی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە لە سێدارەدانی 4 بەندکراوی کورد. بەیاننامە یەکێتی خانشینکراوان دژ بە لە سەرکار دەرکردنی موەلیمانی کوردستان. لە سێدارەدانی 2 دەست بە سەرکراو لە زیندانەکانی ئێران و تێگەڵ چوونی قورسی چەکداری لە هوشەکی سەراوان. کۆبوونەوەی خەڵکی گوندی دەژنی کامێران لە بەردەم فەرمانداریە و شارە. ڕۆژی چوارشەمە 5 خەرمانان کۆمەڵێک لە دانیشتوانی گوندی دەژنی کامێران بە مەبەستی دەربڕینی ناڕزایەتی دژ بە نەبوونی ئەو کەم تەرخەمی بەرپرسان دەباوەکانیان لە بەردەم فەرمانداریدا دانا. بەشداربووانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی نەبوونی ئاوی خواردنەوە و هەروەها پچڕانی بەردەوامی کارەبا ژیانیان تووشی کێشە بوو و تەنانەت توانایان نەماوە بەردەوامی بە ژیانێکی تەندروست بدەن. ناڕازیان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە لە ئەگەری چارەسەر نەبوونی کێشەکانیان ناڕزایەتیەکانیان بەربڵاوتر دەکەنەوە. ناڕزایەتی خەڵکی گوندی شایانی سەر بە شاری کامێران. ڕۆژەی چوارشەمە 5 خەرمانان دەهیار و خەڵکی شاری شایان سەر بە شاری کامێران دژ بە نەبوونی خزمەتگوزاری و کەم تەرخەمی بەرپرسان ناڕزایەتیان دەربڕی. ناڕازیان دەڵێن کە بەرپرسانی ئەو شارە تەنانەت سەرەتایی ترین پێداویستیەکانی ژیان لەو گوندە دابین ناکەن و بە تەواوی خراونەتە پەراوێزەوە. شایانی باسە لە مانگەکانی ڕابردوودا کۆماری ئیسلامی نەک تەنیا توانای چارەسەرکردن و دابینکردنی سەرەتایی ترین پێداویستیەکانی ژیانی خەڵکی کوردستان و ئێرانی نەماوە، بەڵکو لە ئەگەری ناڕزایەتی خەڵک ناڕازیان دەست بەسەر و دەخاتە ژێر گوشارەوە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لە شاری مەهاباد. ڕۆژی ڕابردوو پویا نەسیری تەمەن 23 ساڵ و خەڵکی شاری مەهاباد بە هێرشی هێزەکانی دارایی دەسەڵات بۆ سەر شوێنی کارەکەی بە توندوتیژیەوە و بە بێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کرا. ناوبراو خوێندکاری حقوق لە زانکۆی ئازادی شاری مەهابادە و هەروەها پێشووتر لە ڕێکەوتی 29 جۆزەردانی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا و پاشان لەلایەن لقی یەکی دادگای ئینقلابی و شارە بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و حکمی 3 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا بوو. بەیاننامەی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەبارەت بە لە سێدارەدانی 4 بەندکراوی کورد. ڕۆژی چوارشەمە 5 خەرمانان ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە بەیاننامەیەکدا خوازیاری ئازادی دەستبەجێی 4 بەندکراوی سیاسی کورد و هەڵوەشانەوەی حکمی سێدارەکەیان بوو. ئەو 4 هاوڵاتیە بەناوەکانی ڕزگار بە یەکزادە بابامیری، عەلی قاسمی، پژمان سوڵتانی و کاوە ساڵحی بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و بەشداری لە شۆڕشی ژن ئازادیدا لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەیان بەسەردا سەپێنرا. ئەو ڕێکخراوە ئاماژە بەوە دەکات کە دادگای ڕژیم بە پشتبەستن لە ئەشکەنجە و دانپێدانانی زۆرم لێ ئەو حکمە ناڕەوایی بەسەریاندا سەپاندووە و پێویستە حکومەکەیان هەڵبووە شێندرێتەوە و دەستبەجێش ئازاد بکرێن. بەیاننامەی یەکێتی خانشینکراوان دژ بە لە سەرکار دەرکردنی موعەلیمانی کوردستان. ڕۆژی ڕابردوو یەکێتی کرێکارانی ئێران لە بەیاننامەیەکدا دانەی دەرکردن لە سەرکار و دوورخستنەوەی موعەلیمانی بۆ پارێزگەکانی دیکە کرد و خوازیاری کۆتایی هاتنی گوشار بۆ سەر موعەلیمان بوو. یەکێتی خانشینکراوانی کوردستان ئاماژە بەوە دەکات کە سەرەڕای نەبوونی موعەلیم لە نیزامی پەروەردەیی و خوێندکاری ئێراندا ڕۆژانە بەدەیان موعەلیم لەلایەن هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و یان دەخرێنە ژێر گوشار. هەروەها هاوکات بەدەیان کەسی دیکەش حکمی ناڕەوایان بەسەردا سەپێنراوە. ئاماژەیە لە کوردستان بەلانی کەم 50,000 خوێندکار لە شوێنە دوورەکان کە لە ستانداردەکانی جیهانی دوورە ئەخوێنن و 300,000 کەسی دیکەش لە ئێران وازیان لە خوێندن هێناوە.
لە سێدارەدانی دوو دەست بە سەرکراو لە زیندانەکانی ئێران لە ڕۆژانی ڕابردوو دوو هاوڵاتی لە زیندانەکانی قزل حەساری کەرەج و ناوەندی ئیسفەهان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دران. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەندکراوێک بە ناوی حسێن بیابانی خەڵکی شاری هەرسین سەر بە پارێزگای کرماشان بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانی قزل حەسار ئیعدام کرا. هاوکات بەندکراوێکی دیکە خەڵکی شاری خوڕماوە بە هەمان تۆمەت لە زیندانی ناوەندی ئیسفەهان ئیعدام کراوە. گیان لە دەستدانی ژنێک لە گێلان غەرب بەهۆی کەم تەرخەمی کادری دەرمان. ڕێکەوتی 27 گەلاوێ ژنێک لە شاری گیلان غەرب سەر بە پارێزگای کرماشان بەهۆی کەم تەرخەمی پزیشکانی و شارەوە گیانی لەدەستدا. بە پێڕاپۆرتەکان ژنێک بە ناوی کەوسەر ڕەزایی کاتێک منداڵەکەی دێتە دنیا و لە کاتی ئەمەلیاتی سزاریاندا بەهۆی کەم تەرخەمی پزیشک و بایەخنەدان بە دۆخی تەندروستی هاوڵاتیان گیانی لەدەستداوە. تێگەڵچوونی قورسی چەکداری لە هوشکی سەراوان ڕۆژی چوارشەمە 5 خەرمانان هێزە ئەمنیەتیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە هوشکی سەراوان سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان هێرشیان کردە سەر ماڵێک و تێگەڵچوونێکی قورس لە نێوان هێزەکانی حکومەت و چەکدارانی نەناسرا و ڕوویدا. بەپێی سەرچاوە ئاگادارەکان شەڕ و پێکدادانەکانی نێوانە و دوولایەنە لە کاتژمێر 5 بەیانی دەستی پێکردو و بەلانی کەم 6 سەعات بەردەوام بووە. جێگای ئاماژەیە هێزەکانی حکومەت بە چەکی قورسەوە هێرشیان کردوتە سەر ئەو ناوچەیە و گیان و ماڵی خەڵکیشیان بە تەواوی خستوەتە مەترسیەوە. وەڵا بینەران دوایین هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ناڕزایەتی خوازیارانی مەسکەن میلی لە پەردیسی نەیشابور. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی میلی پەردیسی نەیشابور دژ بەوە دیناهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی 5 ساڵ بەسەر پەرداختکردنی پارەی خانوەکانیان پرۆژەی سازکردنی خانوەکان هێشتا نەک تەنیا دەستی پێ نەکردووە بەڵکو وەڵامی ناڕازیان نادرێتەوە و بایەخ بە داخوازیەکانیشیان نادرێت. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بە هەموولایەن.